لافاو بارانی بەخوڕی شەوی ڕابردوو تام کاتە لە دەبەری باڵەکەتی و برادۆست و چۆمان چییە؟ بەڵێ کاکزانە وەکو دیارە لە شەوی ڕابردووە بارانێکی بەخوڕ و لێزمە دەبەری باڵەکەتی و برادۆست و ناوچەکەی بەگشتی گرتوتەوە. ئەمە شوای کردووەکەوە بەهۆی ئەو بارانە زۆر و بە لێزمەی کەواباریوە لاپاو دروست بێەوە بە تایبەتی کە ئێستا من لە دەبەری باڵەکەتیم لە ناحیەی سمیلانم دیارە لاپاوێکی زۆر ئەو ناوچەی گرتوتەوە. لە ئێستادا ئەو ڕێگایە گیراوە کەوا من لێمە ئێستا تیمەکانی شارەوانی سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکەن دیارە دار و بەردی زۆر گەورەی لەگەڵ خۆی هێناوە. وەکو دیارە ئەم پردە لە چەند گوندێک لە سەروی ئێمەوە کەوا لە گوندی پیرۆمەرەوە هێناوێتی چەند گوندێک هاتۆتە خوارەوە لێرانە ئەو پردەیکەوە لێرە دیارە جیرساوەتەوە. دیارە ئەمە دووەمین جارەکەوا لافاو لەم ناوچەیە بێتن، بەڵام خەمساردی حکوومەت وای کردووەکەوا لە لافاوی ڕابردووکەوە لە بەهاردا هات ئەو کات حکوومەت جارێکتر چارەسەری گرفتەکانی نەکرد، وای نەکردکەوە پردەکان چارەسەر بکرێن پاک بکرێنەوە یاخود ڕێگاوبانەکان پاک بکرێنەوە. بۆی جارێکترکە لە ئێستادا لافاو هاتۆتەوە ئەمە وای کردووە زەرەر و زیانی زیاتر بەرهاوڵاتیان بکەوێتن، زیاتر لە سی گوندی دەڤەری باڵەکایەتی بڵێ ڕێگاوبانەکان پەچی هاتوچۆیان کەوتووە، ڕێگاکان گیراون و لە شەوی ڕابردووە زیاتر لە 50 ماڵ بڵێن ئاوارە بووبوون لە ماڵەکانیان چوبوونەتەر. هەروەها لە دەڤەری برادۆستیش زیاتر لە دەم بڵین گوند ڕێگاوبانەکان پەیشیان کەوتووە و پردەکانی هاتوچۆ ڕووخاون. وەکو ئەبینین لەم ناوچەیە هاوڵاتیان بە تەواوی لە ڕووی کارەبا لە ڕووی ئاوەوە سەرچاوەکانی و پرۆژەکانی ئاویان تێکچووە کارەبا لەم ناوچەیە پچراوە. من بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ چەند هاوڵاتیەکی ئێرە کەم بزانم ئەگەر بیتە ئێرانە سڵاوت لێبێتن لافاوەکە چۆن بوو، ئەگەر باس لە لافاوەکە بکەی زەرەر و زیانەکان چین بەرتان کەوتوو؟ سەرەتا بە خێراتنی جنابتان دەکەین. بێگومان ئەم کارەساتە ئەو ڕووداوە سروشتیانە ئەم ڕووداوە سروشتیانە چەندین ساڵە دووبارە و سێبارە دەبنەوە، بەڵام هەرچەندە لەبەرەوەی ڕووداوێکی سروشتێمە ناتوانین گلەی لەو ڕووداوێ بکەین، بەڵام گلەی مەلێرانە ئەوەیە لە حکوومەت کە جسر ڕێگاوبان کارەبا ئاو بە شێوەیەکی هەندەسەیی دروست ناکرێ کە تو ناوچەیەکی شاخاوی بی ڕێگاوبان و جسرەوان بە شێوەیەکی هەندەسەیی دروست نەکرێن هەمیشە ڕاچاوی ئەم زۆرە کارەساتانە لێ دەکرێتەوە. لێرانە ئەوەی زەرەرمەندە چەند هاوڵاتێکی فەقیرە کە زەرەرمەند دەبی دووبارە و سێبارە. بەڕاستی هەرچەندە ئێمە لێرانە دڵخۆشین لەبەرەوەی زەرەری گیانی نەبووە، بەڵام لەم لایەشەوە دڵمان ناخۆشە کە چەند هاوڵاتی فەقیر چەندین جارە زەرەرمەند دەبن. لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئینشاءالله ئەمەوەی جاران نەڕوە وەکو کارساتکان کە نەڕوە خەرەبووی ئەم خەڵکە بکرێتەوە بۆی جارێککە ڕێگاوبانەکانی بە شێوەیەکی هەندەسەیی دروستکەن جارێککە لەم کارەساتە مرۆیانە و سوشتانە. زۆر سپاس. منەمەوێ هاوڵاتیەکی تر وەربگرم ئەگەر بیتە ئێرانە. من پێشتر گوێم لە هاوڵاتیان بوو لێرە یانوت لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق و کاتەی لافاو لێرە هات چەند کاندیدێکی حیزبی دەسەڵات لێرە پێشبڕچیان بوو لەسەر پاکردنەوەی ڕێگاوبانەکان، بەڵام دواتر وازیان لێنا و دوای تەواوبوونی هەڵبژاردنەکان بەهانای هاوڵاتیانەوە نەهاتن. تۆ کۆمنت لەسەر ئەمە چییە؟ بەدڵنیایەوە ئەو کاتەی کە هەڵبژاردن پێش هەڵبژاردن دوو کاندیدی لایەنە حیزبیەکان هاتن بۆ ئێرانە کەچی لە کاندیدێک ڕسمی هەڵواسی و بەعفارەکەی نانێ شتێ بکە کەچی پاش هەڵبژاردن یەک بەشەریش لێرە نەما، هەمویان چوونەوە ماڵی خۆیان تەنها ئەوەی کە زەرەرمەند بوو فەقیر و فەقارات بوو. زەرەر و زیان چی بەر هاوڵاتیان کەوتووە لێرە تۆ وەک هاوڵاتیەکی بدەبەر؟ ئەوەی من ئاگادارم لە گوندی بنقەڵات لە شارەدەی ئێمە ئۆتۆمبیل زیانی بەرکەوت و دوو ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتووە، دوکانەکان بردویانن ڕووبار بردوویەتی و هەروەها جسرێکی ڕیسی ناوبینی سمیلان و ڕست و گرک بردوویەتی. بەڵێ زۆر سپاس. بڵێ ماوەستا زانم نەگەڕێمەوە لای تۆ دیارە ئێمە لە ڕابردووشدا چەند راپۆرتێکمان لەسەر گرفتەکانی ئەم ناوچەیە کردووە هاوڵاتیان هۆژاری ئەوەیاندا لە ئەگەری دروستبوونەوەی لافاو جارێشترکەوە زەرەر و زیانی زیاتر بەر هاوڵاتیانەکەوێ بەتایبەت وەکە و جسرێکە لێرانە دیارە چەند گوندێک لە سەروی ئێرانە هێناویەتە خوارەوە لەگەڵ خۆی ئەگەر هات با حکوومەت چارەسەری کردباوە ژێر پردەکەی پاکردباوە لە ئێستادا ئەم زەرەر و زیانە زیاتری نەئەکرد و ڕێگای هاتوچۆی هاوڵاتیان بۆ جارێشتر پەچی نەئەکەوت.
بەڵێ سپاس بۆ پەیامنەرمان ئازاد تۆمەراوەیی کە لە ناوچەی سمێلانەوە لەگەڵمان بووی.